خۆشحاڵین بە ئامادەبوونتان تکامان وایە پێش ئەوەی شانۆگەرێکە دەست پێ بکات مۆبایلەکانمان خامۆشکەین. بەڵێ بەڵێ خانووکەت بۆ جارێ سێ ئەوە یەک بۆ بکڕە. هەڵبەتە لەگەڵ ئەم قەیرانە دارایەکە هەیە بەڵام بەردەوام ئێمەوەکو مامۆستایانی پەیمانگە هونەرجوانەکان بەردەوام لە کارەکانی خۆمان بەردەوامین. هەڵبەتە ساڵانە ئەم کارانە ئەکرێن ئەویش کاری با بڵین قۆناغی تەلەبەکانەگەنە قۆناغێک کە مەشروعیان هەیە. ئەمیش ئەم ساڵ قۆناغی چوارمانەیە کە لە بەشی شانۆ نمایشەکان نمایش کرد ئەمڕۆ. شارستانێتی ڕۆژاوە بەرامبەر بە هەوڵەتی بەرچەفەکان بوەستێتەوە. ئەمە ماسکەی گەورە کە هەرگیز بیکۆڵی ناکرێت. بەڵێ لە ڕۆحی ئەوچی ئەم شانۆیە ئەزمموی قۆناغی چوارمە لە بەشی دەرهێنان و هەوکات لەگەڵ هاوڕێیانمە لە بواری نواندنە قۆناغی دوو سەیتەیە لەگەڵ ئەزمموی قۆناغی چواری هاوڕێیەکەم. ئەم شانۆیە لە نووسینی لۆنا چارسکەیە شانۆیەکە باز لە شۆڕشی بەرچەفیەکانەکە باز شۆڕشی ئۆکتۆبرەکە زیاد لەو لایەنە سیاسی بەرچەفیەکان کە چۆن بڵێ حەسارێکی زۆری خستبووە سەر کۆمەڵگا و یەکێتی ڕووسیا. لێرانە ڕۆڵێکی زۆر گرنگ بە کچەدەن چونکە بە گشتی کچکەمە لە شانۆدا وارێکی زۆری پێدەن. بەڕاستی شانازی بەخۆمەکەم کاتومەتان بەشەوە چونکە خولای خۆمە حەزی خۆمە و هەشتێکش بە خولا و حەزی خۆت بێ دڵنیا بە بەرەو پێشەڕێت و منیش هەتام ئاساتمە بێگومان پاڵپشی دایک و باوکمە ئەجا مامۆستاکانم دەستخۆشییان لێ یەکەم کە منیان بەرەو پێشەوە بردو ئەگەر هەوڵی ئەوان نەبێت تەبع منیش هەتام ئاسە نایە.